هاتوچۆی هاوڵاتیان بەهۆی بارینی بەفر و بوونی ڕێگاکانی هاتوچۆ بەڕووی ئۆتۆمبیلدا داخراوە وەک ڕۆژانی ڕابردوو یاخودنا زەرور زیانەکانی پێشانگای ئۆتۆمبیل کە شەوی ڕابردوو دارما بەسەر ئۆتۆمبیلەکاندا چ زیانێکی لێکەوتوتەوە؟ ئایا زیانی گیانی هەبووە یاخود تەنها زیانەکان مادین؟ بەڵێ مامۆستازانە سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێز بێتن. دیارە بەهۆی ئەو بەفربارینە زۆرەی کەوا لە 2 ڕۆژی ڕابردوو لە سنووری قەزای سۆران باری کەوا ڕێژەیەکی زۆر بوو نزیک بە 50 سانتیم بەفر لەم ناوچەیە باری بەهۆی بەفربارینەوە گرفتی هاتوچۆ لە ناوچەکە دروست بوو. تا ئەم ڕۆژ گرفتەکە هەربوونی هەیە ئۆتۆمبیل ئەگەر زنجیریان نەبێتن ناتوان لە هەموو شوێنێک هاتوچۆ بکەن، بۆیە گرنگە شۆفێران تاوەکو ئەم بەفرەی ڕێگاکان کۆتایی پێدەوەتوێتەوە وشار بن لە هاتوچۆکردن، یان ئەگەر هاتوچۆی زەرور نەبێتن سەفەر نەکەن بۆ شوێنەکان. هەر بەهۆی ئەم بەفربارینەوە کەوا لە دەڤەری سۆران باریوە لە قەزای سۆران 4 پێشانگای ئۆتۆمبیل دارماون کەوا بەفرێکی زۆریان لەسەر کەڵەکە و زەرەر و زیانێکی زۆریان بەرکەوتووە. من بۆ زانیاری زیاتر و قسەکردن لەسەر زەرەر و زیانەکان کەوا بەر پێشانگاکانی ئۆتۆمبیل و چەند شوێنێشتر کەوتووە ئەچمە لای ڕائید کاروان میراودەری لە بەرگری شارستانی سۆران. کاک ڕائید کاروان ئەگەر بیت ئێرە سڵاوت لێ بێتن، زەرەر و زیانەکان چین کەوا بەهۆی ئەو بەفربارینە زۆرەی لە 2 ڕۆژی ڕابردوو لە دەڤەری سۆران باریوە؟ بەڵێ ئێمە هاین لە شوێنی ڕووداوی دارمانی پێشانگەکانی سۆران دیارە ما بڵێم هەر لە دوێنێ ئێوارەوە بابەتی دارمانمان هەبووە تەنها نەک بۆ ئەم 4 پێشانگایە بەن دوێنەشەوە ئێوارەکە با بڵێم 2 پێشانگا بوون. دوجار لە ئەسبابی ئەوەی کە هاتنمان کرد و دیارە لە وڵاتیشەوە 2 پێشانگای تر هەمان شێوە نەوعەتی دارمانیان بۆ دروست بوو و جگە لەوە هۆڵی هەسیمان هەیە دارمانمان هەیە لەوێ و جگە لە دارمانی با بڵێم لە 2 ماڵ لە ناو گەڕەکی قەندیل و شوێنی ترە و زایدن لە غەسلێکیشە هەمان شێوە بەرامبەر مەکتەبی ڕەخسنەوەی شاد دیسان دارمانمان نەبووە، زیانی مادیگەرێکی زیان زۆرمان هەیە. جگە لە پرسی دارمان بابەتی قازمان زۆر بووە، ژمارەی قازی کەسەکانمان بە پێوی ئەوەی کە لامانە 16 کەسمان ڕزگا کردووە لە دوێنەوە. جگە لە بابەتی گیرخواردنی ئۆتۆمبیلەکان کە زیاتر لە 45 بۆ 50 ئۆتۆمبیلێک دوێنە شەو 35 بۆ 40 ئۆتۆمبیل بوو لە شوێن و لادان و ئەمانە کە لە ڕێگەی کارمەندان و تیمەکانی بە مەرکەزەکانمان بە شێوەی تیمی فریادڕەسی و زایدن تیمی ڕزگاکردنەکان توانیان دەستی فریادڕەسیان بۆ درێژکەن و قازیان بکەن. وەجگە لەوەیش کە دوێنێ شەو 2 مەخزەنی زۆر گەورە لێرەوە وەزایدن لەگەڵ 2 دوکان واتە 4 شوێن دیسان بەرکەوتەی دارمانیان کردووە ئێستا ئێمە دەگوازینەوە بۆ لەوێ تێنووسی زیانەکانیان بۆکەن. بابەتی گیرخواردنەکان لە ئاجۆمران هەمان بوو کۆمەڵی پێشمەرگە بۆی کە لە دوێنێ دوانیوە ڕۆ ئێمە پەیوەندی ماگرت بۆ جاری یەکەم دوجار دڵنیا کراینەوە لەوەی کە مەترسیان لەسەریە دوجار بە ئەسبابی ئەوەی کە بەرکەوتەی با بڵێم نەوعەتێک غاز و مانە بوون لەوێ لە ئەسبابی بەکاربردنی با بڵێم دووکەڵ و ئەمانە تەسیراتی لەسەر کردبوون. 2 لە پێشمەرگەکان با بڵێم باری تەندروستیان زۆر با بڵێم ناتەندروست بوو لە ئەسبابی ئەوەی کە بۆ هێنانە خوارەوە لەگەڵ ڕێگەی کۆمەکی کۆمەڵی پێشمەرگەی تر و پۆلیسی خۆجێی بەشی پۆلیسی خۆجێی چۆمان و پۆلیسی برادرانی ئاجۆمران لەگەڵ تێکەڵی کارمەندانی ئێمە لە کۆمەلگا و زایدن پۆلیسی بەرگری شارستانی خۆمانە لە تیمی ئاجۆمران و زایدن تیمی با بڵێم چۆمانیش تواندا خۆشبەختانە ئەم کەسانە لە ڕووی دابەزینیان بۆ بکرێ و گروپێکیشێ لەوێ باوەڕمان ناوی گروپەکەم هێشتا لەیاد نیە زۆر کۆمەکمانەکەن ئەمانە کە لە ڕێگەی ئامێر ئۆتۆمبیلی باشیان هەیە وەجگە لەوە هەردوێنێ پەیوەندیمان پێوەگرا 12 پێشمەرگەی تر لە ناوچەی کەژەک دیسانەوە ئەمانیش دووشاری گیرخواردن هاتوون. دوێنێ شەو بە درەنگانێکەوە پەیوەندیان پێمانەوەگرتەوە دەتوانن بەرگە بگرن تا ئیمڕۆکە و دوجار ئێمە بەهانانەوە بچین. وەجگە لەوە لادانی ئۆتۆمبیلمان هەیە لە ناو گەلیە کە ئێستا کە قسەی تیاکەین ڕێگاکە بە شێوەیەکی لە سا 75 گیراوە دەکرێت بچین بە شێوەیەک لە شێوەکان کە بنزینی خاڵسی بار کردووە مەترسی لە شوێنەیە و ئیسداماتی ئۆتۆمبیلیش لە ئەسبابی ئەم لادانە دوێنێ دروست بوو. باش کاکڕای زەرەر و زیانەکان لێرە بەر چەند ئۆتۆمبیل کەوتووە هۆکاری چی بووە؟ ئایا مەوادەکان باشنین کەوا لە پێشانگاکان بەکار هاتوون؟ بەڵێ زیانەکان بۆ پێشانگەکانمان زیانگەلێکی زۆری مادین جگە لەوەی لە ئۆتۆمبیلەکان تەنانەت لە باڵەخانەکان خودی گەراجەکانیشیانە ئۆتۆمبیلەکان ئەکرێ بڵێم ژماریان زیاتر لە 60 ئۆتۆمبیلەکە چون ئێمە دوێنێ بەتەنها 50 ئۆتۆمبیلێ بوو و لە ئەسبابی بەرکەوتەی ئۆتۆمبیلەکانی تریش لەولا ئەوتێ زیاتر لە 60 ئۆتۆمبیلە. زیانەکان خەمڵاندنی نەوعیان ئێستا وا سەرقاڵین لیژنەی باڵای هونەریمان لە بەرگری شارستانی تەشکیلە بۆ کردووە
و لێرەکانە ئەسبابی داڕمانی ئەم پێشانگا و شوێنە با بڵێم مەخزەنانە چییە؟ یەکیان ئەوەیە کە ڕاوێژ بە بەرگری شارەسانی نەکراوە و مۆڵەتیان نییە و زایدەن لە ڕووی ئەندازەیەوە هیچ ڕاوێژێکی نەوعیان بۆ نەکە و لە نەوعێتی جلوی کەرەسەکانی بەکاریشان بردووە ئەتوانم بڵێم کوالیتەکەی ڕەنگە زۆریش بە ئەندازەیە خراپ بێ و بە شێوەیە بە دروستی مافی پێ نەدراوە عەقبە دروستکردنەکەی نەدراوە لە شوێنێتی سەکۆی دروستکردنەکەوە شێوازی و ئەمەی کە قورسایەکەی دروست کردووە تەنها بەفرێکی لۆکەییە واتە ئەگەر هاتبایە بە درێژایی شەو بۆ 3-4 باری بە ئەگەری دارمانی زۆری تریشە بوو و لەگەڵ ئەوەشە زۆربەی پێشانگاکانی تر کە لە وەسەتان ریسکیان لەسەر واتە مەترسیان لەسەر ئێمە وتومانە بەتاڵیکەن لە ئێسادا بەتاڵیان کردووە و تیمەکانی ئێمە بنکەی مەزنێ بنکەی با بڵێم خەلیفان ڕەواندز سۆران دیانە پێنج بنکە و تیمی خازمانی ناوە بۆ کۆمەکردنی ئەو هاوڵاتیانە بۆ ئیڤاکوێشنی بەتاڵکردنی شوێنەکە دەرهێنانی ئۆتۆمۆبیلەکانیان بەڵام بەداخەوە کەمێک تۆزێ ئاڵۆزی هەیە هەنی ئاریشمان بۆ دروست دەبێ ئێمە سەلامەتیمان بەلاوە گرنگترە لەوەی کە دوجار بۆ بابەتی سیارمان تا چەندە ڕێگاکانی دەبەرەکە مەترسیان لەسەر ماوە بۆ هاتوچۆکردن هاوڵاتیان هاتوچۆی تیادا بکەن بەداخەوە لە ئێسادا گونجاو نییە ئەگەر زۆر کارێکی زەرور نەبێت لە نێوان شارەکانە سەنتەری قەزاکان بۆ ئۆتۆمبیلی بچووک هەر زۆر ڕێگریمان هەیە لە ناوچەی مێرگەسوور ناوچەی چۆمان سیدەکە باڵەکایەتی و تەنانەت با بڵێن بەستنەوەی لەگەڵ ڕێگاکەی هاملتۆنمان بۆ ئۆتۆمبیلی بچووک زۆر ئاریش دروستەکە ئەگەری دەرچوونی هەیە بەڵام بە دەرچوونێک دەبێت ئێمە وەکو تیمەکانی با بڵێم ڕزگاکردن بەو مەدای کە وەسانەکە زیاتر جاروها بۆ دوێن ئێمە کیلۆمەترێک لەگەڵ یابووین ینی ئەمە دەرچوون نییە یعنی تۆ کە ئۆتۆمبیل مەبەست چوونە بێ بۆ هەولێر بە درێژایی ڕۆژەکە لە ڕێگاکە یابی نەچی باشدا بۆیە بۆ ڕۆژی ئاوا ئەگەر سیارەکان 4x4 واتە دەبڵ نەبێ بە هیچ جۆرە دروست نییە ڕێڕە بکەن و زایدەن دوێنێ لە ناو سەتەری شاریشان با بڵێم ئاریش گەلێکی زۆرمان هەبوو بۆیە من وەکو ڕێنوێنی ئەیدەین تا کاتژمێران دوای 12 ئەمانش بۆ یەک ئەوانە تا ڕێگاکان تۆزێک گونجاوتر دەبن ڕێگاکان دەشکێندرێن ڕێڕە و شوێنە گرنگەکانیش نەبێ بە مەبەستی گشتی زۆر گرنگ نەبێ نەچناو شوێنانە و دەشکرێ زۆر بابەتی وشیاری پیادە بکەن بۆ دڵنیایی خودی خۆیان و ژیان و بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان ئازات ئۆمراوەی کە ڕاستەوخۆ لە سۆرانەوە سەبارەت بە زەرەر و زیانەکانی دارمانی پێشانگەکانی ئۆتۆمبیل بەهۆی بەفربارینەوە لەگەڵمان بوو.